ئەمەی کە سەفارەتی عێراق لە لیبیا ئەوێ بە دەستکەوت وەصفی بکا و نمایشی کا و بە حەوت جۆر فلیمی لێ بگرێ ئەمە دەستکەوت نییە بەڵکو ئەمە تاوانە بەرامبەر بەم گەنجانە کراون. تاوانەکەش بەم شێوەیەیە کە ئێمە ئەم ڕۆژ کاتێکمان نووسیوە ئینێرم بۆ وەزارەتی خارجیە لە جیاتی ئەم ئازیزانە ئەم هاوڵ نیشتیمانیانە زیاتر لە مانگ و نیوێکە موافقەتی دەسڵاتی لیبیا تەواو بۆ بۆی بگەڕێنەوە. ئەم سەفیرە بێ ئەوەی کەس داوای لێ بکە حکوومەتی هەرێمی هێناوەتە سەر خەت ئەرکی خستوەتە سەر حکوومەتی هەرێم دەبێ بلیتیان بۆ ببڕن و دەبێ هەمویان بە یەکەوە بە یەک وەجبە بگەڕێنەوە بۆ ئەوەی کامێراکان کۆکرێتەوە بکرێ بە ڕکلامێکی سیاسی بۆ حکوومەت. ئەماش تاوەکو حکوومەتی هەرێم بڕیارەدا ئەم بلیتانە بکرێ تاوەکو تەواو بلیتەکانە کڕێ تا ژمارەی ئەوەندە 40 کورسی لە تارەیەکا دەست دەکەوێ ئەبێتە هۆکاری ئەوەی کە وەبووەتە هۆکاری ئەوەی کە نزیکەی مانگێ تا مانگ و نیوێک ئەم ئازیزانە لەناو ئەو زیندانە بەو زوور و فەسەختەوە بمێننەوە. هەموو شێوەی کە ئەکرێ 300 تا 400 تا 500 دلار ئەدرێ بە بلیتێک بۆ ئەم گەنجانە. وەختێک کە سوکار ئینجا لەو لاشەوە ئەوان لە زیندان بمێننەوە کە سوکارەکەشیان زەخت و شەکریان یاری بکە خەریبێ جەڵتەیان لێبە ئەنواع خەبەری ناخۆش ببیسن خەوی خراپ ببینن نەتا مناڵانە ئەگەڕێنەوە.